ناوەندی حەوتڕەنگە ناوەندێکی هونەریە کە ساڵانە چەندین پێشاگا و فێستیڤاڵ و دیداری شێوەکاری بۆ هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان ڕێک دەخات. وەک ناوەندێکی هونەری توانیوێتی لە ماوەی کارکردنیدا ببێتە لانکەی هونەرمەندانی شێوەکار. ئەم ناوەندە لە ساڵی 2016 دامەزراوە و بۆتە پردی پەیوەندی هونەرمەندانی دەرەوە و بە پێچەوانەشەوە. بەڕێز بەختیار سەعید سەرپەرشتیاری ناوەندی حەوتڕەنگە لە گەڵمان ئامادەی و گفتوگۆی زیاتر دەکەین. کاک بەختیار سڵاو لەبێت. سڵاوتان لەبێت. زۆر سپاس بژیت. ناوەندی حەوتڕەنگە ناوێکی درەوشاوە، بۆ چ مەبەستێک دامەزراوە؟ سەرەتای بیرکردنەوە لە دروستکردنی پرۆژەکە و بنیاتی بڵێن ناوەکەمان داڕەش کە بڵێن بۆ هەر حەو بوارەکەی هونەر کار بکەین. شانۆ، شێوەکاری، سینەما، سەما و هەتا دوایی. بەڵام دواتر بەپێی ئەوەی کە بڵێن ئێمە لە خێزانێکی با بڵێن شێوەکاریە لە دایک بووین و لە هەمان کاتە بۆ خۆم من کاری ئەرشیفی شێوەکاریم کردووە. کۆی کارەکان لە هونەری شێوەکاریە کۆبووە. بە درێژایی چەند ساڵە توانیمان کۆمەڵێک کار و چالاکی زۆر باش بکەین، کتێبی هونەری چاپ بکەین، هونەرمەندان لە بەشەکانی تری کوردستانەوە بێنینە ناو سلێمانی و بە پێچەوانەشەوە. هەموو ئەمانە وای لە حەوڕەنگە کرد کە بێتە سنتەرێکی زۆر باش بۆ ئەوەی هونەرمەندان چ ئەوانی کە لە دەروی کوردستانن ئەیانوێت لە سلێمانی پێشانگا بکەنەوە پەیوەندی پێوەکەن لامان کاتە ئێمەش بچینە بەشەکانی تری کوردستان و پێشانگا بکەینەوە. باسی هونەرەکانی ترە کرد، کەی هونەرەکانی تریش یەتە ناو حەوتڕەنگەوە؟ ئێستا پرۆژەیەکمان هەیە 2 ساڵە کاری لەسەرەکەم، هیوادارم ئەم ساڵ جێ بگرێت. پرۆژەکە شانۆی تایە، سینەمای تایە، شێوەکاری تایە، کاری خۆشنووسی تایە، ئەنی بەشێکی زۆر لە بوارەکانی هونەر دەتوانم بڵێم لە جێگەی وجودی ئەبێت. سەرکەوتوو بن. تا چەند گرنگە دیداری نێودەوڵەتی هەبێت بۆ ئاڵوگۆڕی کلتوری؟ یەکێک لە سیماکانی زیندوێتی شار و وڵاتەکان یاخود هەر میلەتەکان بە شێوە گەشتەکەی بوونی کاری نێودەوڵەتیە لە بواری جیاوازە. حەوڕەنگە شانازیەکات کە توانوێتی ساڵانە 3 پرۆژەی نێودەوڵەتی هەبێکیان کە دیداری کاری کاتێرەکەیە. لە هەمان کاتە فستیڤاڵی فۆتۆگرافی بۆ کە بڵێن 3 ساڵ لە سەراستی هەر چوار پارچەی کوردستان کردمان و ساڵی ڕابردوو بۆ نێودەوڵەتی کە 19 وڵات بەشداری تیا کرد. پرۆژێکی کەمان هەیە ساڵانە لە مانگی دەیە کە لە 10 وڵاتەوە ئێمە شێوەکار داواتی شاری سلێمانیەکەین و لەگەڵ شێوەکارانی خۆمانە پێکەوە کارەکەن. لە هەمان کاتە ئەتوانین ئەو با بڵێن هەفتەی کە لە سلێمانیان شوێنە هونەریەکان کللتوریەکان بناسن و دواتریش کاگەڕێنەوانەیە ئەتوانن لینکێکی زۆر باش دروستکە لەگەڵ شێوەکارانە و داوەتی وڵاتەکانی خۆیانیان بکەن. ساڵانە ناوەندی حەوتڕەنگە گۆڕانکاری لە جۆری کارکردنیان سیستمێکی تایبەت بە خۆنتانتان هەیە یان گۆڕانکاری ئەکەن لە جۆری کارکردنتانە؟ بەدڵنیایی تۆ بێ ساڵانە جۆری کارەکان جیاواز بێت، چونکە تۆ لە هەر ساڵێکە تەجروبەیەکی تازە وەرەگریت، دیدگات بۆ جۆری کارەکان جیاوازە بێت. لەوانەیە لە ساڵەکانی کەیە بۆ دگرنگ بوو بێت لە ساڵێکا بۆ نمونە 20 پێشانگاتە بێ، بەڵام ئێستا بە جیاواز بیرەکەی نەوانێکە ئەکرێت تۆ 4 پێشانگاتە بێ، بەڵام 4 پێشانگا بێت کە لە بیرەوەریە بمێنێتەوە. لەمان کاتە لە ئاستێکا بێت کە پێشتر ئەم جۆرە ئاستە نەبینرابێ. بۆ نمونە ئێمە لەو 2 ساڵە 2 پێشانگای تایبەت بە پەیکەرسازیمان هەبوو کە ئەگەر زیادە ڕۆی نەبێتوانم بەڵام لە مێژووی باشووری کوردستانە پێشانگای وا کوالیتی بۆ پەیکەر نەکراوەتەوە. ئەم ساڵیش بە هەمان شێوە پرۆژەکان جیاوازە و لە هەمان کاتە چەند هەوڵێکمان هەیە بۆ دەروی کوردستان کە هیوادارم سەر بگرێت. پرۆژەی بە کللتورکردنی شێوەکارانی کورد گەشت بەچی لای حەوتڕەنگە؟ زۆر بە دڵخۆشیوانەیە. ساڵی ڕابردوو من نامێکمە بەڕێز شارەوانی سلێمانی کە چۆن ئەم کارە جێبەجێ بکەین، واتە لە ناو هەموو ئەو کافتریا و ڕۆستۆرانت و هۆتێلەکانی ناوشاری سلێمانی تابری هونەرمەندانی کورد هەبێ. زۆر بە دڵخۆشیەوە بە سوپاسێکی زۆرەوە پرۆژەکە قبوڵ کرا. هەفتەی ڕابردوو بوو لە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانیەوە بانگیان کردم کە جارێکە گفتوگۆ بکەین و چۆن بچێتە بابی جێبەجێکردنەوەوانە. هیوادارم لەم نزیکانە دەست پێ بکات. پرۆژەکە چۆن دائەڕێژن؟ پرۆژەکە بەپێی ئەوەیە کە تۆ هۆتێلەکان هەیە
میوانی جیاوازی تێت کەواتە بێ لەناوم هوتێلەیە کاری هوەری کوردی هەبێت ئەگەر تابلۆی ئەگەر پیکەرە ئەگەر فۆتۆیە گرنگەوەی ئێمە جوانکارێ ببەخشین بەناو هوتێلەکان لەمان کەتا لایەنێکی کللتوریە. بەڵێ بەڵێ پرۆژەتان بۆ دەرەوەی کوردستان چی دەبێت؟ پێشنگایەکی زۆر کوالیتیمان هەیە بۆ تاران لەگەڵ ئەو هاوڕێیانم لە تاران بەرنامەی ئەومان هەیە کە چۆن بتوانین ئەو لژنەی کە سەرپەرشتی مەزادی فرۆشتنی تابلۆ کا بێنە ناو پێشنگاکە و تابلۆ هەڵبژێرن بۆ ناو مەزادی فرۆشتنی تابلۆ تا ئێستا ئەوەندەی من ئاگادار بم هیچ شێوەکارێک لە باشووری کوردستانە لە مەزادی ڕەسمیە تابلۆی نەفرۆشتووە. ئێمە چۆن بتوانین ئەم نەریتە دروستکەین دواتر ئەگەر بتوانین هەر خۆمان لە کوردستان ئەم مەزادە دروستکەین. چەند جارێک بڵێن مەزادەکان دروستکراوە لەسەر ئاسێکی زۆر نۆرمال زۆر ئاسایی بەڵام تۆ چۆن بێ تابلۆی هونەرمەندە بەناوبانەکانی وڵاتان بێنی تو لە سلێمانیا مەزادیان بۆ بکەیت لەگەڵ ئەو تابلۆی هونەرمەندانی کە بۆ تۆ گرنگە و بایەخێکی هەیە. واتە دروستکردنی نەریتەکە شتێکە خەیاڵە بەڵام ئەکرێکاری بۆ بکرێت و ببێتە واقع. لامان کاتە یەک دوو پەیوەندیمان هەیە بۆ پێشەنگا لە دەرەوە یەکێک لەوانە کازاخستانە کە پەیوەندیم کردووە لەوێ ئەمە بتوانین پێشەنگایەک لەوێ بکەینەوانێ لامان کاتە مەسڕمان هەیە کە هیوادارم جێبەجێ بێت. سەرکەوتوو بن بەچ مەبەستێک گەورە شێوەکاری کورد ڕەمزی قوتبەدین سەردانی سلێمانی دەکا و میوانی حەوڕەنگە دەبێت. زۆر بە شانازیە مامۆستا ڕەمزی قوتبەدین یەکێکە لە هونەرمەندە زۆر تایبەتەکانمان جگە لەوەی کە بڵێن وەکو هونەرمەندێکی پێشمەرگە لە شۆڕشی نوێ بەشداری کردووە لە هەمان کاتە یەکێکە لە هونەرمەندانەی کە بەشداری زۆربەی ئەو چالاکیە هونەریانی کردو کە لە پاریز باڵێن کە لەوێ نیشتەجێ بەشداری کردووە یەکێکە لە هونەرمەندانی کە لە سەراسی فەڕەنسا خەڵاتی زۆر تایبەتی بردوێتەوە ئێستا لەگەڵ دوان لە گەلەریە زۆر دیارەکانی ناو پاریسە عەقدی هەیە کە مامۆستا ڕەمزی هەر تابلۆیەکە کێشێت ئەم دوو گەلەریە ئەیکڕنەوانەیە. ئەم دروستکردنی ئەم پردی پەیوەندیە لە نێوان کارەکانی هونەرمەند و لەگەڵ گەلەریە دیارەکانی ناو پاریسە ئەگەر ئاستێک نەبێت ئەمە دروست نابێت. کەواتە هەموو ئەمانە بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە لە ناو شاری سلێمانیە لە ناو کوردستانە بەکردنەوەی پێشەنگایەک ئەگەر تەنها وەکو ڕێزلێنانێکیش بێت تەسەڕەکەم شایەتی. هونەرمەندانی کورد تا چەند سوودمەند دەبن لەو ئاڵوگۆڕی کللتوریەی کە بەڕێستان و لەسەر ئەرکوشانی خۆتان گرتوتانەتە ئەستۆ و ئەم کار و چالاکیانە دەکەن. گۆڕینەوەی کللتور کارێکی زۆر گرنگە چونکە تۆ ئەزمون وەرەگریت ئەزمموی خۆشت نیشان ئەیت واتە دروستکردنی گۆڕینەوەی کاری هوەریە. ئێمە لەو فترانەی ڕابردوو کە و پرۆژانەمان دروست کردو زۆر بە دڵخۆشیەوە زۆر بە دڵخۆشیەوە تان وەڵام ژمارێکی زۆر لە هونەرمەندانی وڵاتی جیاوازمان ناسیوە ینی تەسەوەڕ کە لە ئەمریکای لاتینەوە هونەرمەند ئارەزووی ئەوەی کرد بوون منە لە بەرازیلەوە 2 ساڵ پێش ئێستا هونەرمەندێک هەبوو کە داوەتم کرد بۆ سلێمانی بێتەوانێ بتوانێت لێرە پێشانگا بکاتەوە لە وڵاتە جیاوازەکان وڵاتە عەرەبیەکانەوە لە تورکیاوە لە ئێرانەوە ئەنی پردێکی زۆر باشمان دروست کردووە بەڵام ئەم پردە بەڕاستی پێویستی بە پشگیریەک هەیە چونکە هەموو شتەکان تەنها ئەوە نێت تۆ پەیوەندیەک دروستەکەی تۆ قسە لەگەڵ هونەرمەندەیان لەگەڵ گەلەریە لە شوێنەکەکەی بێ پاشخانێکی مادیت هەبێت بۆی بتوانانی کارەکان باشتر بڕابڕەوە بەڵام بەداخەوە لێرە ئەو پشگیریە مادیە نییە. باسی مۆزەخانەمان کرد ئایا ئێمە لە شاری سلێمانیدایان لە باشووری کوردستاندا مۆزەخانەیەکی وامان هەیە کە چەندین میوانی بیانیمان دێت بۆ ئێرە شایانی ئەوە بێت نمایشێکی تیا بکەنەوە؟ ئێمە ئەگەر بڵێن وەکو گەلەری یاخود با بڵێن هەر وشەکەی تۆ مۆزەخانە ئێمە مۆزەخانەمان نییە نەک هەر لە سلێمانی لە هەولێر لە دووهۆکی ژنیمانە کە بەداخەوە سلێمانی پێوترێ پایتەختی ڕۆشنبیری کە بواە گەلەرێک یاخود مۆزەخانەیەکی زۆر تایبەتی هەبوایە بەڵام بەداخەوە نیمانە چونکە لێرش لە باشووری کوردستانە تۆ پاشخانێکی زۆر باشی هونەریت هەیە ئەم پاشخانە پێویستە دوکومنت کرێت پێویستە بەردەوام لە ڕووی چاپەمەنیە و لە ڕووی بینینەوانە لە ڕوویەوەی کە بکرێتە ڤیدۆ بکرێتە فیلم بەداخەوەمانەمان هیچ نییە لەسەر ئاستیش تاک کراوە بەڵام لەسەر ئاستیەوەی مؤسسەیەک بێ کەمە بپارێزێت نیمانە هیچ هەوڵێک هەیە بۆ ئەوەی شوێنێکی ئاوا کللتوری دروست کرێ و میوانانمان ڕووی تێ بکەن
بەداخەوە تا ئێستاەوەی کە من ئاگادار بم شتێکی ئەوتۆ نیە تەنهاوەی ئەو میوانانەی کە دێتە کوردستانەوەیان بە تایبەت سلێمانی لە ڕێ علاقاتی شخصیەوە دێتە ماڵەکەی تۆ کارە هونەرەکانی تۆ بینە چێتە ماڵی فڵان کەس بەڵام وەکەوەی کە ئێمە گەلەریەکیان مۆزەخانەیەکمان هەبێ بەداخەوە ئەومان نییە. بەڵێ ناوەندی حەوت ڕەنگە تا چەند گرنگی بە ئەرشیفکردنی کارەکانی هونەرمەندان دەدات. ئێمە تا ئێستا حەڤە کتێبمان چاپ کردووە کتێبەکان هەمووی تایبەتن بە مێژووی هونەر لە باشووری کوردستان و هونەرمەندان بەدڵخۆشیەوە ئەم ساڵیش دوان لەو هەوڵانەمان هەیە کە بڵێن ببێتە با بڵێم بچێتە بابی جێبەجێکردنەوەوانێ دوان لە شێوەکارە زۆر تایبەتەکانی سلێمانین لەمان کاتە هەوڵێکمان هەیە بۆ جارێکە چاپکردنەوەی کوڕاستەکەی مامۆستا عەلی لەتیف لامان کاتە هەوڵێکی کەمان هەیە بۆ چاپکردنی کوڕاستێک بۆ مامۆستا سەروە سەوز کۆمەڵە علاقاتی زۆر باشمان دروست کردووە بەڵام تر هەموو ئەمانەی کە ئێمە وەکو خەوە نەیبینین و کاری لەسەرەکەین وەکوتم پێویستی بە پشگیرێکی مادی هەیە پشگیری مادیەکە بەڕاستی وەکو پێویست نییە چونکە ئەگەر پشگیرە مادیەکە هەبێ و کاتە تۆ توانی کاری زۆر تایبەت کاری زۆر باشی لەسەر دروست بکەیت و بناغەیەکی زۆر باش دروستکەی ئێستا من برای خۆشەویستم ڕزگار دوو کتێبی زۆر تایبەتی لەسەر هونەری سیرامیک هەم تەرجەمە کردو هەم دیزاینیشی کردو و حەزرە بەزەوەی شوێنەکە بێت چاپی بکە و بۆ خۆشی هیچی ناوێت هیچ شوێنێک چاپی ناکات هۆکارەکە بۆ ئەوەیە کتێبی هونەری تێچووی زۆرترە لە کتێبێکی با بڵێن کە بۆ شعر بێ یاخود بۆ شتێکی کە بێت هەم لە جۆری کاغەزەکە فەرقەکات هەم لە جۆری ئەوەی کە ڕەنگینە تۆ بێ هەموو ڕەنگەکان بەکاربێنیتەوە ئەمەی کێشەیە کە بڵێن ئێمە دەستگایەکی هونەریمان نییە کە تایبەت بێت بەکاری هونەری بن منە چۆن وەکو تۆ دەستگایەکەت هەیە تایبەتە بە کاری ئەدەبی ڕۆمان چاپەکە شعر چاپەکە چیرۆک چاپەکات ئەم تایبەتمەندیە لە ناو کوردستانە بەداخەوە نییە. باشە ئەو کتێبانی کە بەڕێزت باست لێوەکردن تا چەند خوێندکارانی زانکۆ بەشی هونەر کۆلیژی هونەر بەشی شێوەکاری سوودمەند دەبن لەو کتێبانەی بەڕێستان ئایا گرنگە فێرخوازان یا فێرکاران ئەو کتێبانیان وەکو لەبەر دەستا بێت بۆ فێرکردنیان بەدڵ نێ چونکە جگەل لەوەی کە لە ڕووی مێژویەوانە ئاشنابێ بە هونەرمەندێکی شارەکەی خۆی یان وڵاتەکەی خۆی کە ئەمە جۆری ژیانەکەیەتی ئەمەش ستایلی کارکردنەکەیەتی چکە زۆر جار هەمومان کاتێک کە فیلمێکە بینین کە شانۆیەکە بینین کە تابلویەکە بین ئیلهاممان پێبەخشە کە ئێمە چۆن بیر بکەینەوە چۆن کار بکەین جاگەر تۆ بیر لەوە بکەیتەوانێک کە ئاسانتر شتەکان بێتە بەردەستی پێویستە دکۆمنت هەبێت من بە دڵخۆشیەوانە بەشێکی زۆر لەو خوێندکارانەی هەم لە پەیمانگە هەم لە کۆلیجی هونەر کە مامۆستاکان داوای راپۆرتی لێەکەن داوای کتێبەکان مەکەن ئەوەندەی ئاگاشم لێ بێت لەو حەڤە کتێبی کە تا ئێستا چاپم کردووە زیاتر لە 35 نامەی ماستەر و دکتۆرا کتێبەکان سەرچاوەیە چاپی دووەمیش کراوەتەوە ئێستاش بەشێک لەوە چاپی دووەمیش بەرەو کۆتایی ئەڕات کەواتە کتێبەکان جێگەی خۆی گرتووە بەڵام ئێمە پێویستمان بەوەیە دۆکومنتەکان زۆرتر بێت ئەنی ئەوەی کار لەسەر مێژووی هونەری خۆمانیان هونەرمەندانی خۆمان بکەین زۆر گرنگترە لە جاتیەوەی کە بچین لەسەر بیکاسۆ و ڤانکۆخ و کێوکێ بیکەین نە هونەرمەندەکانی خۆمان قۆناغی یەکەمە دواتر ئەکرێ سوود لە هونەرمەندە جیهانیەکان ببینین. بەڵێ بۆ ساڵی ئایندا ناوەندی حەوت ڕەنگە چ پلانێکی هەیە؟ پلانەکەمانەوەیە بۆ جارێکە ئەو گەلەری کە بەتەمەین دروستی بکەن بەداخەوە تەواو نەبووە هیوادارین گەلەریەکە تەواو بکەین و بتوانین ئەوێ ببێتە ناوەندێکی زۆر باش و لەمان کاتە کۆمەڵە چالاکی تابێت جگە لەوەی کە بڵێن تابلۆ پێکەر و سیرامیکی تیان نمایش شەکرێت کۆفێکی بچکۆلەی تابێت لە هەمان کاتە ئەکرێت کۆڕ و سیمیناری تابێ خولی فێربوونی نیگارکێشی و بوارەکانی تری نیگارکێشی ئەکرێت لەوێ بکرێتەوە لەمان کاتە ئەکرێت فیلمی هونەری تا نمایش بکرێت و زۆر پرۆژەی تری تا بکرێت هیوادارم بتوانین ئەمساڵ گەلەریەکە تەواو بکەین. سەرکەوتوو بن جگە لە گەلەریەکە ئایا پلانتان هەیە ئیش بۆ شێوەکارێک بکەن کە لە ژیانداما بێت یاخود لە ژیاندانەما بێت؟ پرۆژەکە لە هونەرمەندی گەورە ڕەمزی قوتبەدین هونەرمەندێکی کەمان هەیە خەڵکی ڕۆژاوای کوردستانە لە ئەڵمانیاژی تابلۆکانی ناردۆتەوە چوارچێ و هەموو شتەکانم بۆ دروست کردووە بڕیارە لە مانگی دواترە بڵێن مانگی چوارە بێتەوە بۆ سلێمانی پێشنگاکەی بۆ بکەمەوە لە من کاتە پێشنگاکە بەرینە هەولێر من ئەوەی کە بۆم گرنگیدان بە هونەرمەندی بەشە جیاوازەکان بێنینە سلێمانی بکەینە ئەو سنتەرەی کە پێی وتراوە پایتەختی ڕۆشنبیری بەدڵخۆشیەوە من ئەوەی وەکو تاک هەوڵم دابێت توانیمە زۆرترین هونەرمەندان بێنمە ئێرە لەمان کاتە لەگەڵ ڕۆژهەڵاتە یەک دوو پرۆژەمان هەیە کە پێکەوە بیکەین
یەکیان تایبەتە بە خۆشنووسی و ئەدەب واتە چۆن تۆ دیوانی شاعیرێک بۆ نمونە ئایا نالی ئایا سالمە ئایا مامەسا گۆرانە هەر یەکێک لەوانیکە بتوانین بیکەینە پرۆژەیەکی خۆشنووسی گەورە و کاری بۆ بکەین. زۆر زۆر سپاس هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هەمیشە حەوت ڕەنگە لە لووتکە بێت. زۆر سپاس بۆ